سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوە عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی تەبلیغی لە ئەنگرانی کۆمەڵە لە مەراغا، یان لە دەستانی دوو کرێکار لە کوردستان و عەسەلویە، ئیدامەی ئاگری دارستانەکان لە جوانڕۆ و پاوە، ئازادی سوسان حەسەنزادە بە دانانی بارمتە لە زیندانی ورمێ، ڕێپێوانی گەورەی دژبەرانی ئەردۆغان لە جوولەمێر، مەرگی 86 پەنابەر لە کەناراوەکانی کۆنگۆ و کوژران و برینداربوونی 21 کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر لوبنان. درێژەی هەواڵەکان. چالاکی تەبلیغی لە ئەنگرانی کۆمەڵە لە مەراغا بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 24 جوێزەردان لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لەگەڵ نزیکبوونەوە بە 31 جوێزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە شاری مەراغا چالاکی تەبلیغیان ئەنجامداوە. بە پێی ڕاپۆرتە لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەیان تراکتیان بە دروشمی بژی سۆسیالیزم، بژی کۆمەڵە و بژی حیزبی کۆمۆنیستی ئێران لە دەوروبەری وێزگەی شەمەندەفەری شاری مەراغا بڵاو کردوێتەوە. بەشداربوونی ئەو چالاکیە وێڕای پیرۆزباییکردنی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕێزیان لە یادی هەموو یانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری گرت. گیان لە دەستانی دوو کرێکار لە کوردستان و عەسەلویە. ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە 23 و 24 جوێزەردانی 1403 هەتاوی دوو کرێکار لە شارەکانی سلێمانی لە هەرێمی کوردستان و عەسەلویە لە باشووری ئێران بەهۆی نەبوونی مەنی شوێنیکار گیانیان لەدەستا. بە پێی زانیاریەکان ڕۆژی چوارشەممە حەسەن فەرهادنیا کرێکاری تەمەن 45 ساڵی خەڵکی بۆکان لە کاتی کارکردن لە خانوویەکدا لە شاری سلێمانی بەهۆی تەقینەوەی گاز گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە کرێکارێکی سەر بە شیرکەتی ئابادڕاهان و شاغڵا پرۆژەی فەراسەکوی عەسەلویە بە ناوی بەهمەن خەڵکی نوراباد بەهۆی بەربوونەوە لە بەرزایی دەست بەجێ گیانی لەدەستاوە. گواستنەوەی دوو بەندکراوی شۆڕشی ژینا بۆ شوێنێکی نادیار. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان دوو برای خەڵکی شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینا بە ناوەکانی پوریا و شوجاع مێنەتی ڕۆژی پێنجشەممە 24 جوێزەردان بۆ شوێنێکی نادیار ڕایگوێزران. بە پێی راپۆرتە پوریا و شوجاع مێنەتی بە بیانووی بەشداریکردن لە ناڕەزایەتیەکانی خەزەڵوەری 1401 دەست بەسەر و بە 1 ساڵ زیندان لە بەندیخانەی کرماشان مەحکوم کرابوون. ئەو دوو بەندکراوە ڕۆژی ڕابردوو لە کاتی ناساندنی خۆیان بە بەڕێوەبەراتی زیندان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ئیدامەی ئاگری دارستانەکان لە جوانڕۆ و پاوە. ڕۆژی پێنجشەممە 24 جوێزەردان سەرەڕای هەوڵ و تێکۆشانی ژینگە دۆستانی کوردستان ئاگری دارستانەکانی جوانڕۆ و پاوە هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە و ڕووبەرێکی زۆر لە جەنگەڵ و لە وەڕگەی ئەو دوو شارە لە ئاگردا سوتاوە. بە وتەی چالاکانی ژینگە پارێز زیاتر لە 200 هێکتار جەنگەڵ و مێرگ لە ناوچووە و زیانێکی زۆر بە بوونەوەر و سروشتی شارەکانی جوانڕۆ و پاوە گەیشتووە. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە ژینگە دۆستان لە شارەکانی سنا، کامیاران، ڕوانسەر چوون بە هانای خەڵکی جوانڕۆ و پاوە، بەڵام بەهۆی شاخاوی بوونی ناوچەکە هێشتا نەیانتوانیوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن و ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی لە دابینکردنی امکانات خۆی بواردووە. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی ڕابردوو ئاگری دارستانەکانی کوهدەشت لەلایەن خەڵکی خۆبەخش و ژینگە پارێزانەوە کوژاوەتەوە. ئازادی سوسان حەسەنزادە بە دانانی بارمتە لە زیندانی ورمێ ڕۆژی چوارشەممە 23 جوێزەردانی 1403 سوسان حەسەنزادە چالاکی مەدەنی و مامۆستای زمانی کوردی خەڵکی بۆکان بە دانانی بارمتەی 800 ملیۆن تمەنی و بە شێوەی کاتی لە بەندیخانەی ناوەندی ورمێ ئازاد کرا. ڕۆژی 26 گوڵانی 1403 هێزامنێتیەکانی بۆکان هەڵیان کوتا بووە سەر ماڵی سوسان حەسەنزادە و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە تونند و تیژیەوە دەست بەسەر کرد. ئەو چالاکە مەدەنیە لە ماوەی بەندکرانیدا دەستڕاگەشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو.
ڕێپێوانی گەورەی دژبەرانی ئەردۆغان لە جوولەمێرگ. ڕۆژی پێنجشەمە 24 جۆزەردان چالاکانی سیاسی و مەدەنی لە شارەکانی دیکەی باکووری کوردستانەوە خۆیان گەیاندە شاری جوولەمێرگ و دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا ڕێپێوانیان کرد. بە پێی ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، هەزاران دژبەری دەوڵەتی فاشیستی تورکیا لە شاری جوولەمێرگ کۆبوونەتەوە و دژ بە داگیرکردنی شارەوانی و شارە و زیندانیکردنی شارەداری هەڵبژێردراوی خەڵک خۆپێشاندانیان کردووە. ناڕازیان دروشمەکانی شارەداری مڵکی خەڵکە و قەیوممان ناوێت بژی بەرخۆدانی جوولەمێرگ و ژیان ئازادیان بەرز کردەوە. ئاگردانی باخی کەشاوەرزانی کورد لە عەفرین. ڕۆژی پێنجشەممە 24 جۆزەردان بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە دەوڵەتی تورکیا باخی میوە و زەیتونی کەشاوەرزانی کوردیان لە ناوچەی ڕاژووری سەر بە کانتۆنی عەفرین ئاگرداوە. بە پێی راپۆرتی ڕوانگەی مافی مرۆڤی سووریا، نزیکەی 25 هێکتار لە دارستان و باخی کەشاوەرزانی ناوچەی ڕاجووری عەفرین لەلایەن بەکرێگیراوانی تورکیاوە ئاگردراوە. کاتێک خەڵکی ناوچەکە هەوڵی کوژانەوەی ئاگرەکەیان داوات، چەکدارانی ئیسلامگەرە ڕێگەیان لێگرتوون و تەقەیان بە سەریاندا کردووە. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە سەربەندەر و زاهیدان. ڕۆژی پێنجشەممە 24 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە شارەداریەکانی سەربەندەر و ناحیەی سەی زاهیدان لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە شارەداری سەربەندەر ماوەی 5 ڕۆژە مانیان گرتووە، بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەتی بایەق بە کێشە و گرفتەکانیان نادات و زەبڵ و خاشاکێکی زۆر شەقام و کۆڵانەکانی و شارە کەڵەکە بووە. کرێکارانی شارەداریەکانی سەربەندەر و ناحیەی سەی زاهیدان لە ئاست نەدانی 3 مانگ حەقدەست و مەزایە ناڕازین و دەڵێن بەهۆی پەرداخت نەکردنی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون. مانگرتن لە خواردنی محەممەد نوریزاد لە زیندانی مەشهەد. محەممەد نوریزاد بەندکراوی سیاسی و لە واژۆکارانی نامەی دەست لە کارکێشانەوەی خامنەیی لە ناڕەزایەتی بە دزی بەرپرسانی زیندانی مەشهەد لە بەندکراوان مانی لە خواردن گرتووە. فاتمە مەلەکی هاوژینی محەممەد نوریزاد ڕایگەاندووە کە ناوبراو لە ڕۆژی شەممەوە دژ بە تاڵانکردنی گیرفانی بەندکراوان و گرانیش تومەکی خۆراکی لە فرۆشگای زیندان مانی لە خواردن گرتووە و بەرپرسانی زیندان ئەو بەندکراوەیان بۆ بەندی تاکە کەسی گواستوەتەوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی هەمەدان. بەیانەی ڕۆژی چوارشەممە 23 جۆزەردان حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی هۆمایون سەلامی لە زیندانی ناوەندی هەمەدان جێبەجێکرا. هۆمایون سەلامی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. بەیانی چوارشەممە سزای سێدارەی و بەندکراوە لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکرا و هەواڵەکەی هێشتا لە میدیا فەرمیەکانی دەستگای قەزایی بڵاو نەکراوەتەوە. مەرگی 86 پەنابەر لە کەناراوەکانی کۆنگۆ. شەوی چوارشەممە 23 جۆزەردان بەلەمێکی پەنابەران لە چۆمی کۆئا لە نزیکی کینشاسای پایتەختی کۆنگۆ نقمی ئاو بوو و بەهۆیەوە 86 کەس گیانیان لەدەستا. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی کۆنگۆ بەلەمەکە 271 سەرنشینی بووە و 185 کەسیان توانیویانە خۆیان ڕزگار بکەن، بەڵام 81 کۆچبەر گیانیان لەدەستاوە. شانی باسە کە هەمان ڕۆژ لە دەریای عەرەب بەلەمێکی دیکەی پەنابەران نقمی ئاو بوو و لە ئەنجامی ڕووداوەشدا دەیان کۆچبەر بێ سەر و شوێن بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 21 کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر لوبنان. ڕۆژی پێنجشەممە 24 جۆزەردان ئەرتەشی ئیسرائیل ساختمانێکی لە شاری سەور لە باشووری لوبنان کردوتە ئامانج و بەهۆیەوە 21 کەس کوژراون و بریندار بوون. بە پێی ڕاگەاندنی میدیاکانی ئیسرائیل، ئەرتەشیە وڵاتە لە وەڵامی موشەکبارانی حیزبوڵڵا 2 ساختمانی سەر بۆ گروپەی لە شارەکانی جناتا و دەیرقانون کردوتە ئامانج و بەهۆیەوە کەسێک گیانی لەدەستداوە و 20 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ ئێوە.